هەموو دقە سانیەک دەڵێ گولە لە جەرگ و هەناوم دەدرێ. 6 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەهید بوونی بەشیر و محەممەددا. ئەوان لە پێناو بەدەستهێنانی مافەکانیاندا هاتنە سەر شەقام، بەڵام چەکدارانی حیزبێکی دەسەڵات بەگولا وەڵامی داواکاریەکانیانی دانەوە لە ساڵیادی شەهیدکردنیاندا کە سوکارەکانیان و بەشێک لە چالاکوانانی دەڤەرەکە لەسەر گۆڕەکانیان یادیان کردنەوە کە سوکارەکانیان بەنیگەرانیەوە دەڵێن بکوژانی کوڕەکانیان تاکو ئێستا دەستگیر نەکراون و بە ئازادی دەسوڕێنەوە. ئەوان دەڵێن بەشیر و محەممەد لەلایەن چەکدارانی لقی 11 پارتیەوە شەهید کراون. ساڵانە لە خەموو ئازارەکانمان کەم دەکەنەوە و بەشدار دەبن لە ساڵیادی ڕۆڵەکانمان کە لە 19/12/2017 بەدەستی تیرۆریستانی پارتی لقی 11 پارتی لە ڕانیە شەهیدکران لەگەڵ خۆپیشاندەران کە هاتبوون لە سەرجادە داوای مافی ئەو خەڵکە داوای مافی خۆی دەکات، بەڵام کەچی بەداخەوە ئەوانە بە گولەی بیکەیسی وەڵامیاندانەوە و ڕۆڵەکانمانیان شەهید کرد و لە زیاتی ئەوەی کە ئێستا ئەوانە لە کونجی زیندان دابن حەقی خۆیان وەربگرن کەچی ئێستا حیزبەکان داڵدەیان دەدەن و پاڵپشتیان دەکەن و خەڵەویان دەکەن بۆی خەڵکی دیکەیان بۆ بکوژن. لە 19/12/2017 کە شەهیدکران بە ناحەق کە خوێنیان ڕژا بەدەستی بەڵتەچیەکانی لقی 11 لە 2017 بەداخەوە بۆ ئەو ناحەقی بەرامبەر ڕۆڵەکانمان کرا کە ئەو دەسەڵاتی ئێستا کە پیشە و بەرنامەی لە ئەوەلی هەتا ئاخیری بۆ چەوسانەوەی میلەتی کوردە و بۆ دژایەتیکردنی میلەتی کورد و بۆ خوێن ڕیشتنی میلەتی کورد و بۆ بە هەدەردانی خاک و نیشتیمانی کوردستانمان. چالاکوانانی مەدەنیش دەڵێن دادگاکان بێلایەنی خۆیان لە دەستداوە و حیزبە دەسەڵاتدارەکان لە بەرژەوەندی خۆیاندا بەکاریان دەهێنن، گەرنا دەبوایە تاکو ئێستا بکوژانی بەشیر و محەممەد دەستگیر کرابان و بە سزای خۆیان گەشتبان. دادگاکانی کوردستان، دادگاکانی هەرێمی کوردستان سڕف حیزبین، ناتوان بەبێ حیزبی هەنگاوێک بنین، هەتاکو ئێستا نەیانتوان دەست بۆ ئەو کەیسێ بێرن. ئەو خەڵکانە لێرە دەسوڕێنەوە، نە دادگا نە پۆلیس ناتوانێت ئەو ڕۆڵەی خۆی ببینێ. ئەگەر حیزبەکان حەزیان لێ بە نەک ئەوانی ئێرە بەڵکووانی هەفتەی شوبات هەمویان دەستگیر دەکردن، ئەو دەسەڵاتەی لێرە لەسەر شوشەیەک خەڵکی دەکوشت و خەڵتانی خوێن دەکرد لە کەرکووکێ بەیەکی ئاز هەموو بارگاکانی خۆی ئاوا هەدیەی حەشدی شعبی و زانکۆکانی کەرکووک و دایرەوە کرد. لە ڕۆژی 19/12/2017 هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان هاوڵاتیانی ڕانیا دژی نادادی و ستەم هاتنە سەر شەقام، بەڵام دەسەڵات بەگولا وەڵامی دانەوە و 2 گەنج شەهید بوون کە هاوشێوەی شەهیدانی دیکەی ناڕەزایەتیەکانی هەرێمی کوردستان دۆسیەکانیان پشتگوێ خراون و بکوژانیان بە ئازادی دەسوڕێنەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.